پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ کاتێک کە ئینسانی ئیماندار لەناو قەبرەکەیدا جوابی مەلائیکەی دایەوە، ئەو کاتێک کەوتی ئەڵڵا پەروەردگاری منە، ئیسلام ئاین و بەرنامە و پرۆگرامی ژیانی منە، و محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری منە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم هەر ئەوەندەی کە ئەو ئینسانە جوابی مەلائیکەی داوە ناو قەبرەکەدا، ئیمتیحانێکی زۆر قورس لە پێشمانە. ئەمانەی کە دەبین ئەم مردووە کە دەیبینین ئەو قەبرستانە و گۆڕستانەکانی تردا هەمووی ئەوەشی کە بە چاوی ئێمە دیار نییە و گۆڕەکانیان بزر بووە، هەموویان پرسیار ناو قەبریان نێکراوە، کافر بی یا موسڵمان بی پرسیارە لێ دەکرێت. بەڵام گرنگەوەی چیت بۆ ئەو ئیمتیحانە ئامادەکرد. ئایا لەو کەسە نەفامتر و خراپتر و بێ ئاگاتر هەیە کاتێک کە بڕوا بۆ قاعی ئیمتیحان بەبێ ئەوەی هیچی خوێندە بێ خۆی ئامادەکرد دەبێت؟ باشە کەسێک لە ئێمە بڕاتە ئیمتیحانێکی دنیاییەوە، ئەگەلای برادەرەکانی بڵێ وەڵام ئەم شەو من نەمخوێناوە و دوێنێ نەمخوێناوە هاتوون بۆ ئیمتیحانیش، ئەو ئینسانانە چی پێ دەڵێن؟ دەڵێن ئینسانێکی تۆ کەسێکی نەفامی، کەسێکی کەم تەرخەم و خەمساردی، کەسێکی بەڕاستی خراپی و هیچ دڵێکت بە خوێندنەکەت خۆش نییە. ئەی باشە ئەگەر خۆمان بۆ ئەم قیامەتە ئامادە نەکەین بۆ ئەم پرسیارە قورسانە، لەو کەسە نەفامتر و بێ ئاگاتر هەیە کاتێک کە خۆی بۆ ئیمتیحانێک ئامادە ناکات کە هەموو قیامەت باشی و خراپی قیامەتی تۆ بەسراوە بۆ ئیمتیحانی ناو قەبرەوە. ئەوەی جواب داتەوە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم خوای گەورە لە ئاسمانەوە دەفەرمێ عەبدەکەی من ڕاستی کرد ئەڵڵا پەروەردگارێتی، ڕاستی کرد محەممەد پێغەمبەرێتی صلی الله عليه وسلم، ڕاستی کرد ئیسلام دینێتی، فەرشی بەهەشتی بۆ ڕاخن، دەرگای لە بەهەشتەوە بۆ بکەنەوە، جلوبەرگی بەهەشتی لەبەرکەن، چونکە عەبدەکەی من ڕاستی کرد. يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة. خوای گەورە دەفەرمێ ئێمە ئیمانداران لە دنیا و لەناو قەبریشدا زمانیان فەسیح و پاراو دەکەین، باسی عەزابی قەبر دەکا و باسی خۆشیەکانی قەبر دەکا، باسی وەڵامدانەوەی ناو قەبر دەکا، کەواتە خوای گەورە تەنها ئیمانداری ڕاستەقینە وا لێ دەکات زمانی پاراو بێ بۆ جوابدانی مەلائیکەکان. ئای لەو ڕۆژە ناخۆشی کە ئێمە دێ بەسەرمانە، کەس و کارمان هێشتا نەگەڕاونەوە بە تەواوی، کەس و کارمان بەدیار قەبرەکەمانەوە خەڵکی بۆمان دەگری، بەڵام ئێمە دوو مەلائیکە دێتە سەرمان پرسیارمان لێ کرد، ئیمتیحانمانەکەن پێشەوەی خەڵکی بگەڕێتەوە. بەخوا خەڵکی نەگەڕاوەتەوە، بەخوا خەڵکی فرمێسکەکانی وشک نەبووەتەوە، کەس و کارەکەمان هەموو شتێک ئێمە کۆتایی دێ، باشی و خراپی ئێمە بەهەشت و جەهەنەمی ئێمە کۆتایی دێ. بۆیە ئەمڕۆ خۆتمان دووکە براکەم خوشکەکەم، تۆ ئەو خوایە کە دروستمانی کردەوە بۆ خاتری خوا بە خۆتان نابچنەوە، واز لە عیبادەت و خواپەرستی مەهێنن، واز لە نوێژ و خواناسی مەهێنن، ئەم ڕۆیابانی دەمرن. چیتان ئامادەکرۆ بە قەبر و قیامەتی خۆتان؟ ئەگە پێت خۆشە لە دوای مردنت ژیانت خۆش بێ، قەبرەکەت فراوان بێ، دەم خۆت ئەم ڕۆمان دووکە. بەخوا ڕۆژێکی ناخۆشە لە پێشمانەوە، بەخوا خۆڵ ئەدەر بەمان سەرمانە کەس و کارمان بەجێمان دەهێڵ. ئەمانە هەمووی خۆشەویست و ئازیز بوون لای کەس و کاریان. ئەمە یا دایکی خەڵکیە، یا باوکێتی، یا برایەتی، یا خوشکێتی، یا خێزانێتی، یا کچێتی، یا کوڕێتی، جگەرگۆشەی خۆیەتی، بەخوا خۆشی دەوێت کاتێک کە مردی خاتە ژێر خۆڵ و بەجێ دەهێڵ. بەخوا بۆیە ئازیزەکان و خۆشەویستانی خۆمان هەمویان دەکەین ناو گۆڕ و بەجیان دەهێڵین، کەواتە ئەمڕۆ یا بەیانی دڵنیا بە کۆتایی بە ژیانت دێ و ئاگات لە خۆت بێ و قەبر و قیامەتی خۆت لەبیر مەکە.